گەنجێکی تازە پێگەشتوو باسی دەکات تازە خوای گەورە هیدایەتی داوە بەڵام لە ماڵێکە ئەم ماڵە پڕە لە چی؟ پڕە لە فاسقی و فاجری و گوناه و تاوان. ئەم گەنجەش تازە پێگە ئەڵێ باوکم پەروەردگاری نەئەناسی و نەیدەزانی قیبلە ڕووی لەکوێیە. بەڵێ بەردەوام نەسیحەت و ئامۆژگاری باوکم دەکرد بەڵام سوودی نەبوو. ئەم گەنجە دڵسۆزە، ئەم گەنجە خەمخۆرە کە تازە پێئەگات بەڵام عەقڵی لە ئینسانێکی بە تەمەن زۆر کاملتر و چاکترە، زۆر دڵسۆزترە بۆ دینەکەی خوا. دڵسۆزی بە تەمەن نییە، بە گریانەوە دێتە لای ئیمامی مزگەوتەکە، ئیمام و خەتیبی مزگەوتەکەی نزیک خۆیان، بە ئیمام و خەتیبەکە دەڵێ بە گریانەوە، دەڵێ مامۆستای بەڕێز باوکم زۆر خراپە، پەروەردگار ناناسێ، نازانی قیبلە ڕووی لەکوێیە، نازانی نوێژ چییە، عیبادەت و خواپەرستی چییە، نازان من چی بکەم، هەموو کاتێ ئامۆژگاری دەکەم بەخوا بە قسەم ناکە. بە گریانەوە خەمی باوکێتی، بەڵکو خوا ڕزگاریکە. ئەگەر ئێمەش ئاوا خەمخۆری و خەڵکە بین، سوێند بەخوا خوای گەورە هیدایەتی و خەڵکە دات، کەم یا زۆر. ئیمامەکەش پێوت، ئیمام خەتیبەکە فەرمی ڕۆڵێک گیان بڕۆرە لە ماڵ لە سەیەکی شەودا دوعای خێر بکە، بپاڕێرەوە لە خوای گەورە، بەڵکو خوای گەورە هیدایەتی باوکت بدە، واز لە تاوان و خراپە بهێنێ لە کاتێکە باوکی سفرە، زۆر خراپە. بەس تەنها ئەم چرایە لە ماڵەدایە، یەک چرایەک لە ماڵەدایە، ئەو گەنجە جوانە و ڕێک و پێکەیە. گەنجەکەش بەردەوام هەموو کاتێ سەیەکی شەو هەڵەسا شەو نوێژی دەکرد و بە گریانەوە داوای دەکرد خوایە گیان هیدایەتی باوکم بدەی، خوایە گیان ئیسلام بخەیتە ناو دڵی باوکمەوە، خوایە هیدایەتی بدەی. شەوێک لە شەوەکان باوکی شەوێکی زۆر درەنگ لە سەیەکی شەودا لە خراپەکاری گەڕایەوە بەرەو ماڵ، سەیری کرد ماڵەوە هەمویان خەوتونە، گوێی لە دەنگێک بوو، بەرەو ڕووی دەنگەکە هات، تەماشای کرد کوڕەکەیەتی بە گریانەوە شەو نوێژ دەکا و دوعا دەکا و دەڵێ خوایە هیدایەتی باوکم بدە، بە گریانەوە. بەڵێ پیاوەکەش کاتێک گوێی لەمە دەبێت، ئەم کوڕە ئەوەنە دڵسۆزێتی، یەکسەر دەچێ بە پەلە خۆی دەشۆرێ، دێتە تەنیشتی کوڕەکەیەوە، کوڕەکەی دوعا دەکات دەڵێ خوایە هیدایەتی باوکم بدەی، باوکیش دەڵێ ئامین، خوای گیان دڵی پڕکەی لە ئیسلام و لە ئیمان و لە تەقوا، ئامین. بەڵێ دوعای خێر بۆ باوکی دەکات، چونکە پاک بوو، ڕازگۆ بوو. بەڵێ کاتێککە سەلامی دایەوە تەماشاکە باوکی لە تەنیشتی ئەگری، باوشی کرد بە باوکی هەتاکو بەیانیە بکەن بەیەک و گریان. باوکی خوا هیدایەتی دا، چونکە بەڕاستی منداڵەکە دڵسۆز بوو. ئەگەر ئێمەش دڵسۆزی خەڵکی بین، خوای گەورە هیدایەتی و خەڵکە دەدات. جا مەبەستمان ئەوەیە خۆشەویستان، با پەیامی خوا بە خەڵکی ڕابگەینین و مەبەستیشمان بێ خوا هیدایەتی ئەو خەڵکە بدا و خوای گەورە دڵی ئەو خەڵکە خۆشکا بە ئیمان و بە تەقوا.